ساڵتان لەبێت بینەرانی کورسات میزمنە ڕۆتۆفیقم لە خێمشەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر تێپەڕبوونی 19 ساڵ بەسەر مرافعە مێژوویەکەی سەرۆک مامجەلال لە پێناو کوردستانی بوونی کەرکووکدا. هەمومان نەزانین لە ڕۆژێکی مێژووییدا سەرۆک مامجەلال بە نەخشەیەکی کۆنی سەردەمی عوسمانیەکان لە ئەنجومەنی حکمی ئەو کات نەخشەکەی دەرهێنا و کوردستانی بوونی کەرکووکی لە بەرچاوی هەموو ئەندامانی ئەنجومەنی ئەو کاتی حکومدا سەلماند. لەو ڕۆژەوە کوردستانی بوونی کەرکووک سەلمێنراوە و بە پشتیوانی ئەو کاتی سەرۆک مامجەلال و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان خەباتی بێوچان کرا و کۆمەڵێک ماف و هەروەها مادەیەشی دەستوری گرنگ بە ناوی مادەی 140 لە دەستوری هەمیشەی عێراقدا جێگیر کراوە. بەڵام ئەوەی کە جێگەی داخت دوای 19 ساڵ بەسەر ئەو مرافعە مێژووی سەرۆک مامجەلال تا کۆم ساتەش لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تعریب بەردەوامە، چەوسانەوەی کورد بەردەوامە، داژیکردنی خاشی کورد بەردەوامە. ڕێبازەکەی سەرۆک مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاڕاستەیە دەبێت چۆن کار بکەن، حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان دەبێت لەو پێناوەدا چۆن کار بکەن بۆی جارێکی دیکە لەگەڵ بەغدا بگەنە ڕێکەوتن سەبارەت بە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان دکتۆر تا محەممەد ئەمین ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران لە سودۆ لەگەڵەوە بەخێر بیت دکتۆر. هەروە برای بەڕێزمان کاک حەسەن عەلی یاساناس بە سوپاسەوە جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان بەخێر بێت کاک حەسەن جەنابیشم. دکتۆر تا ئەگەر لە بەڕێزەوە دەست پێ بکەم، هەمومان نەزانین دوای 19 ساڵ بەسەر ئەو مرافعە گرنگە مێژووی سەرۆک مامجەلال بۆ چەسپاندن و سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک، ئەوە تا دۆخی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تا ئێستا جێگای خۆشحاڵی کورد نییە. فەرموولە و بارەوە جەنابتان پەیامتان چی؟ زۆر سپاسانەکەم، سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەران و سڵاو لە ژیانی پاکی هەواڵ مامجەلال و گشتشەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان. هەڵبەت ئەگەر باز لە حەدەسەکان بکەین بەڕاستی وەکو باز لە کارکتەری مامجەلال بکەین دیاردەیەکی مێژوویە. کەم کەس توانیویەتی لە مێژووی گەلی کووردا بتوانێت لە نێوان چوار دەوڵەتی زلهێزی کە بە بەردەوام لە چەوسانەوەی کووردا بوون بەڵانس ڕابگرێت و قەزەی کوردی بگەێنێتە مەرحەلەیەکی وا کە بەڕەسمی لە ناو دەستورە ئاعترافی پێ بکرێ و لە ناو دەستورە اعتراف بە هەویە و بە شوناسی نەتەوەیی و زمانی نەتەوەیی کووردا دامدرێت. لەبەرەوە کاتێک کە باز لە مامجەلالەکەین ئەبێ باز لە کارکتەری مامجەلال و ڕوئیا و فەلسفەی مامجەلال لە چارەسەرکردنی کێشەکان و هەروەها لە چۆنێتی بەڵانزڕاگرتنی قەزی کوردی و ناوڕۆکی قەزی کوردی لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها ئەو دەوڵەتانی کە بەڕاستی ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە مەسەلەیەوە. فەلسفەی مامجەلال هەردەم فەلسفەیەک بووە کە فەلسفەیەکی قەناعەت پێکەر بووە، یعنی دایمەن لەسەر ئەساسی بڵێن هێنانەوەی بەڵگەی مێژوویی و هێنانەوەی چەندین بابەتی واکە وا لە بەرامبەرەکەی بکە کە قەناعەتی پێ بکە و دەیان کۆڕ و سیمینار و دەیان خەڵکی سیاسی کە چاویان بەم کەسایەتیە کەوتووە بەڕاستی شاهیدی ئەو حاڵن بەڕاستی کە هاتوون قسەیان لەگەڵا کردو مناقەشیان لەگەڵا کردووە یان کێشەیەکە بوو بێت دایمان کۆکەرەوە بووە. لەبەرەوە کاتێک کە باز لەو مەوزوعاکەی بەڕاستی بێ بزانین مامجەلال قەزی چی بووە لەوەی کە مرافعەیەک لە نۆی 2004 بەرامبەر هەموو کیاناتی سیاسی و با بڵێن هەموو ئەو پێکاتە سیاسەکانی ناو عێراق لە مەجلیسی حکوومەت پێشکەشەکان. ئایا کیاناتەکان نیانەزانی قەزی کوردی هەیە؟ بەڵێ هەیە، بەڵام ئایا بەو دەرەجەی یا بەو شێوازەی کە با بڵێن کە جۆشکراو بێ بە بەڵگەی مێژووی جۆشکراو بێ بەوەی کە لە تاریخی کووردە بە بەردەوامی ئێمە هەوڵمانەوە کە هەوی قەومی خۆمان بچەسپێنین لەو ناوچانەی کە بەڕاستی کێشەی لەسەر یاخۆ بەگشتی لەو بڵێن لە هەرێمی کوردستانەیە بڵێن ئەو شوێنانەی کە بەڕاستی زۆرینەی کوردن کە بەتایبەتی ئێمە باز لە کەرکووکەکەین. بەمە سەلماندنی ڕاستیەکانیش بوو، ینی بۆ بەرچاوی دۆست و هەروەها نەیارەکانی کورد. بەڵێ ئێمە حقەتێکە زانی بەڕاستی هەمویان ڕەنگە و حقەتە بزانن کە کەرکووک کوردیە یا بڵێن مۆرکێکی
کوردی تایە و لە زمانی چەندین بەڵگەی مێژوویە بڵێن ناوی هاتووە و لەو زمانەیە بووە و بڵێن زۆرینەی خەڵکەکەشی کورد بۆ لەبەرەوە پێویستی بۆ هەبووە تۆ بەڵگەت چییە کە تۆ مناقەشەیەکی ئەواکەی بەڵام کاتێک کە مرافعەکە یێتە پێشەوە باز لەوە کرد کە چەندین باز لە مەسلەی ڕێکەوتنامەی سیڤەرە و هەروەها ئەو بابەتانەی کە لە بڵێن لە کتێبە مێژوویەکانی تیادا ناوی ئەو منطقانە هێنراوە لە تاریخی وزاراتی عراقی و کۆمەڵێک دنیا یان ڕەنگە بڵێم بەڵگەی مێژووی کە لەو مرافعەیە باسی لێوکرەوە سەرباری ئەو با بڵێن ئەو خەریتە مێژوویی کە پێشکەشی ئامادووانێکە کە نەخشەی کە ئەگەڕێتەوە سەردەمی عوسمانەکان لەبەرەوە ئەمانە هەمووی دەلالەت و بەڵگەی مێژوویە بەڵام یعنی ئەبێ ورد بینەوە مەسەڵەن مامزانر بۆ وای کردووە زەمانەکەەوە ئامانجەکە چی بوو لێ چی بوو لەوە هەدەفەکە چی بوو خۆ دیارە لە بەڵگەنامەکانە دیارە و لە کتێبەکانە نووسراوەتەوە و لە گەڕیدەکانە باسییان کردووە کۆمەڵێک یعنی بەڵگەی مێژووی بەس قەزی مامجلال چی بووە کە ئەم ڕافعەیە لە بەردەم هەرخۆی کوردی ژیانی بە درێژای مێژوو ینی ئەگەر باسپین دوو جار کەرکووک و ناوچانەی ئازاد کردو لە 91 لە 2023 ئەمە خۆی ڕاستیشی دیکە حاشال نەگربوو ڕاست بەدەر لە هەموو ئەم مەسەلانە بەڕاستی و لە تەوقیتی مرافعەکەشە کە ساڵێک بە دوای ڕزگارکردنی عێراقا هاتووە هەڵبەت قەزیەکان مەسەلەکان کێشەکان ئەوانەی کە لەناو عێراقا وجودی هەبوو بە تایبەتی کێشەی نێوان کورد و عەرەبی یاخۆ کێشی قەزەی کوردی لەناو عێراقا ئەمانە هەمووی تازە بووە و ئەو سیاسیانەی کە لەو سەردەمەیە بڵێن هاتوونەتە پێشەوە لە بڵێن سیاسی شیعەکان سونەکان ئەوانی تریش لە ئەقەلیاتەکانی تریش ئەمانە ڕەنگە بڵێم تا حدێکی زۆر کەمتر ئاشنا بوون بە قەزەی کوردی ڕەنگ ئەیانزانی هیچەوە بەڵام هێنانەوە زیندووکردنەوەی ئەو بابەتە زیندووکردنەوەی شوناسی نەتەوەی کووردە کە ئەمە قەزەیەکی زۆر زۆر مهمە کە بە دوایە دەستوری عێراقی نووسراوە کە بە دوایە زمانی کوردی بە ڕسمی ناساندرا کە بە دوایە مادەی 140 دادرا یعنی ئەمانە کۆمەڵێک دەرەنجامی ئەو بابەتانە بوو کە تەرحی شوناسی نەتەوەی کوردکرا لە مەجلیسێکە کە مەجلیسی حکوم بوو لەو سەردەمەکە دەرەنجامی و مرافعە مێژووی سەرۆک مامجلال کە جەناب بەڵێ یعنی ئەمانە هەمووی بۆ خۆی بڵێن ئەو ئەنجامانە بوو کە بەڕاستی وردە وردە خەتووە لە دوای خەتووە هاتە پێشەوە و گرنگترین لەنە با بڵێنەوەی کە لە پەیوەندیدار بوو بە کەرکووک مادەی 140 بوو سەرباری ئەوەش کە ئەبێ ئێمە لەوە تێبگەین کە مامجلال سیاستکردنی مامجلال زۆر جیاوازە زۆر جیاواز بوو هەم لە عێراقا و هەم لە کوردستانیشە یعنی هێنانەوەی بەڵگەکان و لە دانوستانێکە و مناقەشەکردن و بە شێوەیەشی منطقی لەگەڵ هەموو لایەنەکاندا و خستن ڕووی هەموو بەڵگەکان بۆ خۆی ئەوە ئەبێ ینی ڕەنگە بڵێم دەرسێک تەجروبەیەکی سیاسیە کە ڕەنگە بڵێن ئێمە ئەبێت دوورتان نزیک هەم لێکۆڵینەوەشی لەسەر بکەین و هەم لێشی تێ بگەین مامجلال بۆ ئێمە بۆ مامجلال ئەو نوع سیاسەتی بەکارهێنا کە ئەیتوانی کۆکەرەوەی هەموو بڵێن ڕائەکان بێەوە توانیشی قەزەی کوردی لەو مەرحەلە ناخۆشیە قەنەعات بە تورکیا بکە قەنەعات بە ئێران بکە بەدەر لە پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی لەو سەردەمەیە قەنەعات بە سووریا بکە قەنەعات بە هێزە عێراقیەکان بکە کە قەزیەک هەیە لە کوردستانە و دیفاکتۆیەک هەیە کە ئێستا دیفاکتۆی هەرێمی کوردستانە و دەرەنجامەکەشی ئەوەیە کە ئێستا بینین کە وای کرد کە هەم لە دەستورە جێگەی خۆی بکاتەوە و هەم ئەوەی کە ئێمە بتوانین فیدراالی لە عێراق بچەسپێنێت و هەرێمی کوردستانیش وەکو ئقلیمێک وەکو هەرێمێکی فیدراالی لەناو عێراقا جێگەی خۆی بکاتەوە دەست خۆش دکتۆر جەندێم و خزمەت جەنابەت بەڵێ کاک حەسەن عەلی یاساناز جەنابەت ینی بۆ نمونە دکتۆر تا ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگ کرد لە دوای ئەو مرافعە مێژوو گرنگەی کە سەرۆک مامجلال لە 19 ساڵ بەر لە ئێستا لە ئەنجومەنی حکمی ئەو کاتی ینی عێراق دوای سەردەمی ڕژێمی سەدام خستێ ڕوو ئەین کۆمەڵە دەرەنجامی باشی بۆ کورد و کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان لێکەوتەوە لە ڕووی یاساییەوە ئەوەی کە سەرۆک مامجلال کردی ئەتوانین بڵێ قەناعەت پێکردنی بەرامبەر بوو بە ینی قەزیەیەک کە قەزیەیەشی مێژوویە و نەتەوەییە لە ڕووی یاسایی و دەستوریەکەشەوە ئەوەی کە چەسپا ینی مافی ئەو ناوچانە بوو بەگشتی جەناب دۆکو یاساناسێک ئەم هەنگاوانە چۆن دەبینی لە دوای مرافعە مێژوویەکەی سەرۆک مامجلال بۆ چەسپاندنی یاسایی بوون و دەستوری بوونی ئەو ناوچانە کە بەڵێ ئەمانە ناوچەی کوردستانین بەڵام متەنازع عەلەیها. سڵاوم بۆ جەنابت و بۆ دکتۆر تەها و بۆ بینەرانی کورسات نیوز لە ڕاستیە لێرەوە موێ سەری ڕێز و نەوازش بۆ گوڵکۆی ڕەوانشاد جەنابی مامجلال و سەرجەم شەهیدان دانوێنین
بەڕاستی ئەوەی کە جەنابی مامجەلال 19 ساڵ پێش ئێستا کردی هەنگاوێکی زۆر بوێرانە و شتێکی نوێ بۆ گەلی کورد ئەوەی کە لە ڕابردووە خەڵک وەکو کڕوزانەوە و پاڕانەوە پێشکەشیە کردیان لە کوچە کۆڵانەکان و لە شوێنەکان باسەکرا بەڵام ئێستا دفوعێکی قانونی بەهێز لەسەر مێزی گفتوگۆی ئەنجومەنی حکم هاتە ئاراوە کە بەرزکردنەوەی ئەو نەخشە کۆنە کە مێژۆکەی بۆ زەردەمی عوسمانەکان ئەگەڕێتەوە و خۆشببختانە ئەوەی کە بووە پاڵنەرێک بۆ هێنانەکایی سیستەمی فیدرالی لە عێراق و دواتر دانانی مادەی 140 لە دەستوری هەمیشەیی ئەو بوو کە ئەم بەڵگە مێژوویە بەدەستی کورد نەنووسراوەتەوە لە ڕاستیا بەدەستی تورک نووسراوەتەوە و تورکیش خۆمان نەزانین کە دوژمنێکی سەرسەختی کورد بووە بەڵام هەندێک کات نەیتوانیوە حاشا لە هەندێک شتی ڕاستی بکە ڕاستیەکان ئەوانیان سەلمانووە کە لە حەمرین بەرەو خوار ناوچەی کوردنشینە و هیچ ڕۆژێک لە ڕۆژان هەتاوەکو ساڵی 1920 هیچ پەیوەندیەکی بە عێراق دەوڵەتی عێراقەوە نەبووە جگەلەوەی کە جیران و هاوسی یەک بوون و هاوسنوور بوون بەڵام ئەوەی کەوای کرد بارودۆخەکان لە دوای دروستبوونی عێراق و ڕاپرسیەکەی مەلیک فەیسەڵ و دواتر لکاندنی ویلایەتی شارە زوور یاخود بە ویلایەتی مووسڵ بە حکوومەتی عێراقی نوێ ئەوە وای کرد کە کورد ببێ بە بەشێک لە عێراقی تازە دامەزرا و کە مەلیک فەیسەڵ مەلیکێتی و دوای ئەوەش کە بە بەرنامە وردە وردەکار لەس لە 1920 بە دواوە کە نەوت دۆزراوەتەوە لە کەرکووک بە بەرنامە کار بۆ کراوە کە ئەم ناوچانە هەمووی تعریب بکرێ و کوردەکانی لێ بەدەر بنەکەن بۆی دەستی بەسەرا بگرن چکە سەرچاوەیەکی گرنگی هەیە کە نەوتە ئەمە وای کردووە کە هەمیشە لە هەوڵی شاردنەوەی ئەو ڕاستیانەیە بن بەڵام ئەو ڕۆژەی کە جەنابی مامجەلال لە ڕۆژێکی وەکەم ڕۆ 19 ساڵ پێش ئێستا ئەو مرافعە گەورەیە معادلە مێژوویەکەی گۆڕی چونکە لە عێراقدا ئێمازانین تازە حکومەتی بەعەز ڕووخاوە و کار بۆ واکەن دەستورێکی نوێ بنووسنەوە و ئەیانەوێ عێراق بە هەمان شێوەی مەرکزیەتی جاران حکمی بکەن و کوردیش وەکو هاوڵاتیەکی عێراقی چۆن لە جارانە پلەدوو بۆ شێوازە مامەڵی لەگەڵا بکەن ئەوە ڕەوانشاد جەنابی مامجەلال و هەڤاڵ مامجەلال بوو کە بەم مرافعە مێژوویە بەو دفوعە قانونیە بەهێزە کارکتەرێکی یاسایی و سیاسی بەهێز توانی قەناعەت بە ئەندامانی ئەنجومەنی حکم کات کە ئێمە ڕازی بوونمان بە فیدرالی ینی بەشێکی کەمی مافەکانمانە ینی ئێ بە ئێوە مەمنونی ئێمە بن و ئەم لاولامان ماچکەن بۆی کە ئێمە تەنها بە فیدرالی ڕازی بووین و ئەوەش لە دەستوری عێراقی ئەمیشەیی ساڵی 2005 ڕەنگی دایەوە سیستەمی فیدرالی چەسپا و مادەی 140 تیان نووسراوەتەوە بۆی کە کێشەکانی پێچارە سەر بکەن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دەستیان بە کورتکرۆ و نیان هێشتووە ئەم ناوچانە وەکو ناوچەیەک خۆیان ڕای خۆیان دەرببڕن و ڕاپرسی بکەن و هەنگاوەکانی مادەی 140 زۆر خاوکراوەتەوە کە سێ بڕگەی سەرەکین هاتنەوەی ئاوارەکان و گەڕانەوەی هاوردەکان و تاویزکردنی هەردوو لایەن دواتر تەتبیعکردن و ئاساییکردنەوەی باری ئیداری ئەم پارێزگایە و ئەوانەی کە ناوچەی کێشە لەسەرن هەر ناحێ و قەزایەک لەم شارە لێکراوەتەوە خراوەتە سەر شارەکانی تر بگەڕێتەوە شوێنی خۆی و ئەوەی کە هاتۆتە سەر کەرکووک وەکو ناوچە عەرەبیەکانی وەکو زاب بگەڕێتەوە بۆی کە تەئسیل لە دیموگرافیای ئەم شارنەکە و دواتر سەرژمێری و ڕاپرسی بەڕاستی تەنها قۆناغی یەکەمی تێنەپەڕیەوە بەڵام ئێمە وەکو بڕگەیەکی دەستوری کە دواتریش دادگای فیدرالی پشتڕاستیەوەی کردەوە کە ئەم مادە دەستوریە تەنها بە جێبەجێکردنی ئەرک و مەهانی کۆتایی پێدێ ئەمانە هەمووی دەستکەوتی ئەو مرافعە گەورەیەن و تەثبیتکردنی زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی هاوشانی زمانی عەرەبی کە لە مادەی 4 ئاماژەی پێکراوە لە دەستور هەموو ئەمانە دەستکەوتی گرنگن بۆ کورد بەڵام بەداخەوە کۆمەڵێک کێشە و گرفتی ناوخۆیی و جگە لەوەش بیرکردنەوەیەکی شۆڤیانیانەی هەندێک لە عەرەبەکان وای کردوە تاوەکو ئێساوەکو پێویست ئێمە هەندە مافە دەستوری یاسایەکانمان بەدەست نێناوە بیرمان نەچێت لە سەردەمانی ئەو کاتی سەرۆک مامجەلالیش کە و مرافعە مێژووی ڕاگەیان یەک دنیا خەڵکی شۆڤێنی هەبوون بەڵام ینی ڕێباز و ینی بیرکردنەوە نەتەوەیەکانی سەرۆک مامجەلال وای کرد کە ینی قەناعەت بە بەرامبەر بکە بۆ ئێمە نەمانتوانیوە ئەو ڕێچکە و ڕێبازی سەرۆک مامجەلال تاوەکو ئێستا بەردەوامی پێ بدەین ئەگەر نەمانتوانیوە هۆکارەکان چین بەرامبەرڕاستیەکانی بەڵێ لە ڕاستیە کاگاوڕێ
ئەو زاتە گەورەیە کاریزمایەکی هەبوو کە ئەیتوانی کاریگەری لەسەر چواردەوردا بنێەوە بەرامبەرەکانی هەمیشە نەتوانن لە قسەکانی دەربکەن و گوێڕایەڵی بن چونکە یەکەم ئەو پیاوێک بوو زۆر نەتەوایان نەبیریە کردەوە لەناو خۆی کوردستان خۆی بە خاوەنی هەموو خەڵکەکە ئازانی و هەموو خەڵکی بەی خۆی ئەزانی هەمیشە تەسعی بە خۆی داوە تەسعی بە حزبەکەی داوە لە پێناو یەکڕیزی کورد و لە پێناو بەدەستێنانی مافی و شایستەی زیاتری خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە لە دوای ڕەوان شادی جەنابیان ڕەنگە ئێستا سەرکردەی حزبە سیاسیەکان ئێستا بەو شێوازەوە بەو عەقڵێتە گەورەیە بیر نەکەنەوە و ڕەنگە توانای ئەویان نەبێ و ڕەنگە ئەو ویستیان نەبێ کە بۆ شێوازەی ئەو کار بکەن ئێمە زین لە تەمەنێکی گەورەیە یعنی تەمەنی سەر و هەشتا ساڵ بوو ڕۆژانە 15 سعات کاریە کرد لە بەغدا و لە پێناوی بەدیهێنانی ئەم قەزیە گەورەی کورد هەمیشە لە کۆبوونەوە و دانووسان و کارکردنا بوو و هەموو ئەو لایەنە نەیارەکانی لەسەر یەک مێز کۆ ئەکردەوە بۆی کە بتوانێت لایانی کەم ئارامی بۆ ئەم ناوچەیە بجێڕێتەوە و سەمام ئەمانی عێراق بوو ئەمە شایەدی لایەنە نەیارەکانمانن کە عەرەبەکان بوون هەمیشە لە کاتی وجودی ئەوە هیچ کاتێک نیانەتوانین دەست بۆ قوتی خەڵکی کوردستان بەرن خەڵکی کوردستان هەمیشە لە خۆشگوزەرانیا بوون بەڵام بەداخەوە لە دوای ڕەوانی جەنابیان بارودۆخی کوردستان بە تەواوی شێواوە کارێزمایەکی ئەوەندە گەورەی هەبوو توانیوێتی خۆی بکاتە قوربانی لە پێناو هەموو ئەم خەڵکەیە بەڵام ئێستا کێ هەیە تەسعیە بە خۆی و بە حزبەکەی بدا بۆی کە بچێتە ئەو شوێنە و بچێتە بەغداد کار بکات لە پێناو ئەوەی کە ئەو کردوێتی ئەم تەواوی بکە بەداخەوە تاوەکو ئێستا بۆ شێوازەی کە ئەو کاری تیا کردووە و ئەو توانە و تااقەتی ئەو هەیبووە ئەو کاریزمایی جەنابی مام جەلال هەیبووە لەی سەرکردەیەکی ترا نەبینراوە ئەمەش ڕۆحە نیشتمان پەروەریەکەی بووە کە تەسعی بە خۆی داوە هەمیشە لە خزمەتی خەڵکا بووە ڕەنگە چەند ساڵێک ترە گەخوای گەورە تەمەنی پێبدا زۆر شتی ترە گۆڕا بەڵام ئێستاش پێویستە هەموو لایەنە سیاسیەکان و سەرکردەی لایەنە سیاسیەکان وەکو ئەو ڕوئیا و دنیابینەی کە هەی بووە کاری لەسەر بکەن ئەوە مەدرسەیە کە هەمومان نەتوانین سوودی لێ ببینین و واز لە ململانەی حزبی بێنین و بەرژەوەندی حزبی وەلا بنین چونکە بەرژەوەندی نەتەوایەتی گەورەترە لە هەمووی ئێمە هەمومان لە یەک کەشتیین ئەگەر بێت و یەک کەسێک لەلایەکەوە کونێکی تێبکە هەمومان بەیەکەوە غەرقەبین و ئەم شێوازە سیاسەتەی کە ئێستا لە کوردستان پەیڕەوەکرێ بەڕاستی پێویستە بەخۆیان نابچنەوە و چاو لەو زاتە گەورەیە بکەن کە چۆن لە ڕابردووە کاری کردو و هەمیشە لە کاتێکدا کە تەسعی بە خۆیدا و بەردەوام بۆ بەرەو پێشبردننی ئەم دۆزە و ئێمە دەستورێکمان بۆ نووسراوەتەوە کە ئێستا خۆشببختانە دەیان جار محاوەلاکرێ بۆ دەستکاریکردنی ئەم دەستورە بەڵام لەبەرەوەی ئەوەندە بە شارەزایی و بەڕێکوپێکی نووسراوەتەوە دەستورەکە لە شێوازێکی ڕقە هەمان ئالیەتی نووسینەوەی دەستورەکە پێویستە پێ هەموار بکرێ و بە شێوازێک نووسراوەتەوە کە سێ پارێزگا زۆرنەی سێ پارێزگا گەڕەتی بکەنەوە کەس ناتوانێت ئەم دەستورە هەموار بکە بۆی ئەمانە هەمووی زەمان بوون و بەرهەمی ئەو مرافعە گەورەیە مێژوویە بوو کە 19 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی وەک ئەم ڕۆیان پێشکەش کراوە. دەست خۆش کاک حەسەن دێمە خزمەت جەناب دکتۆر تاوەکو کاک حەسەن ئاماژەی پێدا ینی بەدەر لەوەی کە مرافعە مێژوویەکی سەرۆک مام جەلال مافی کەرکووک و هەروەها کوردستانی بوونی کەرکووک و ناوچە کوردیەکانی دیکەی سەلمان یعنی تا کۆمەڵێک مادەی گرنگی دەستوری لە دەستوری میشەی عێراقا چەسپێنراوە کە چەندین مەحاولەش بکرێ لەوە چێ ئەستەم بێگۆڕانکاری بکرێ لەمەدا کورد خۆی بێباکە لەوەی کە ناوێت کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بکرێەوە ناوێت بە ڕێچکە و ڕێبازی سەرۆک مام جەلال بۆ چارەسەرکردنی کێشەکان بڕای خود نەخێت بەرامبەرەکەشمان بە هەمان شێوە ناوێت و کێشانە چارەسەر بێت. هەڵبەت ئەگەر سەیری سیاستکردنی مام جەلال بکەین سیاستکردنیشی واقع بینانەی پەیڕەو کردووە بەسەر ئەساسی منطقی تێگەیشتووە مام جەلال کە خوێندنەوەی هەبووە لە مێژووی گەلانی منتیقەکە و تورک عەرەب و ئەو گەلانەی کە لەناو عێراقا ژیاون تێگەیشتووە کە ئاڕاستی بیرکردنەوەیان چۆن بۆ لە بیدایەتە ڕەنگە ئاماژەدانی مام جەلال بە بەندەکانی 62-64 پەیماننامەی سیڤەر لە کاتی مرافعەکە و هەروە کۆمەڵی بەڵگەی مێژووی کە لە کتێبەکانی تاریخی وەزارەت العێراقیە کە باسی کردووە بە ڕوونی هەموو بابەتانەی باس کردووە ئەمانە ئەگەر بگەڕێنەوە سەر ڕەگ و ڕەچەڵەکی ئەو بابەتە هەڵبەتی یەگەین کە با بڵێن قەزەی کوردی لە هەل لە بیدایەتی لە بڵێن لە مێژووی تازەی عێراقا وجودی هەبوو ئیشیشی لەسەر کراوە یعنی چەندین لێکۆڵی لەوە کتێب لەسەر پەیماننامەی سیڤەر و لەسەر ئەو حەدەسانێک کە لەو کاتەیە هاتوتە گۆڕێ و بە
هۆکارەکەی چی بووە کاتێک کە تورکیا بڵێن لە تورکیای تازە با بڵێن ئەو پەیماننامەی لە ناو بردو پەیماننامەی لۆزان هاتووی لە ئاخری و ئەوەی کە ڕوویە و دوای 2023 و ئەمانە قەزم لێرە چێ یاری دایمەن مامجلال واقع بینانە هاتوتە ناو بڵێن مەسەلەکانەوە بەبێ ئەوەی کە با بڵێن نقطەیەک بەجێ بێڵێ بەوەی کە لە مستەقبەلا چه ئەو نەتەوانە چه هەر کەسێکی تر بێت بڵێن استیغلالی موقیفەکە بکە یاخود لە زدی کورد بەکاری بێنێتەوە لەبەرەوە قسەکەی جەنابیشت کە ئاماژەی پێی ئێستا دەستور تاپۆی ڕەشی کووردە گرنگەوەکەوات و ئەو خاڵانی کە تایە جێژی کراوە بەڕاستی ئەو خاڵانن کە واقع بینانە تیا جێژی کراوە و بە شێوەیەک لە شێوەکان کە کورد بتوانێت هەر کاتێک کە خەدەریاتی لەسەر شوناسی لەسەر وجودی خۆی لە عێراقا هەبێت بتوانێت پاڵپش بە دەستور ئەو کێشانە چارەسەر بکە یاخود وجودی خۆی بە تەواوەتی بچەسپێنێت مەسەلەکانی تر کە مەسەلەی سربەخۆیی و مەسەلەی نەتەوەی بوون و ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتی ترن ڕەنگە مامجلال ویسپێتی بە قۆناغەکانی ترە وردەوردە کاتێک هەلومەرجی مەوزوعی بابەتی و مێژویی یاخود با بڵێن جوگرافی یان نێودەوڵەتی هاتە پێشەوە و کاتە کورد ڕەنگە مافی خۆی بێت داوا بکات کە سربەخۆیی هەبێت یاخود داوا بکە مافی زیاتری وەربگرێت ئەمانە هەمووی ئەو بابەتانە بوون کە مامجلال بە بەردەوامی بڵێن بە کادری یەکێتی یاخود بە خەڵکی هەرێمی کوردستانی وت نابێ پەلە بکەین لە ئامانجەکانمان کە گەشتینە سەر ئامانجەکانیشان بتوانین زمانی ئەوە بکەین کە زمانی بڵێ زمانی دەستکەوتەکانی خۆمان بکەین و ئەمە بە تەواوەتی ڕەنگیاوە لە هەموو کارەکانی خۆیان کە لە بیدایەتی دروستبوونی عێراقی تازە لە دوای 2023 مەوەسمەت ئەمانەی هەمووی حساباتی خۆی بۆ کردو و هەمووی بە دەلائلی مێژویی و لە دەستوریشات طبعاً هەمووی چەسپاوە لەبەرەوە فلسفەی مامجلال فلسفەیەکی واقع بینانە بووە و تا ئێستاش ئێمە ئەتوانین ینی ئیسفادی لێ بکەین و ئێستاش ئەتوانین لەسەر ڕێچکەی ئەو بەردەوام بین و بتوانین ئەو هەنگاوانەی کە لە سیاستکردنە چ لە ناوخۆی کوردستانەوە چ لە دەرەوەی و چ لەگەڵ بڵێن دەوڵەتانی دەوروبەرە ئێمە بتوانین سوودی لێ وەرگرن و هەروە سیاستیان لەگەڵا بکەین بەبێ ئەوانە من تەسەوڕەکەم تا ئێستا وەکو چۆن جەنابەت ئاماژەت پێەیە کە ئێستا سیاستکردنی ئێمە سیاستێکی تا حدێکی کامڵ نییە بەڕاستی لەگەڵ هێزی وڵایەنە عێراقیەکانە و چەندین کێشە و مەشاکلی سیاسی و ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست بووە کە ناکرێ ئەمانە بەردەوام بن زەرری یەکەم کە بەر ئەم کێشانە ئەکەوێ خەڵکی هەرێمی کوردستانە بەڕاستی لە زۆر مەسائلی تراکە ئێستا بە هەڵواسرایی ماوەتەوە لە نێوان بڵێن هەرێمی کوردستان و عێراقا کەواتە لە ڕابردوودا ئەوەی کە سەرۆک مامجلال کردی وە چووە بەغدا وە هەموو هێزی کوردی بردە بەغدا یعنی لە خۆڕانە بوو ئەمە نەک لە خۆڕانە بۆ بەرنامەیەک بووە کە مامجلال تێگەیشتووە کە بەڕاستی ئێستا کورد پێویستە لە چوارچەوەی عێراقا خۆی بگونجێنێت و چەقی چارەسەرکردنی کێشەکانیش لە بەغدا بەتایشیت چونکە تۆ لە سنوورێکی دیاریکراوەی مادام لە سنوورێکی دیاریکراوەی مادام و کە تۆ خاوەنی تاپۆی شێڕەشی کە دەستورە و بەندەکانی دەسووریش مافی تۆی تیا چەسپاندووە لەوەی کە بڵێن وجود و کاریزمای خۆت هەیە لە ناو عێراقەوە هەروەها شوناسی نەتەوەی و نیشتیمانی خۆشت یا چەسپاوە کەواتە تۆ پێویستەکە هەنگاوی تر بنەی بەوەی کە بڵێن مافەکانی ترت بەدەست بێنێت و لە مادەی 140 کە خۆیان بینێتەوە بەڕاستی قەزەی کەرکووک ئەگەر بێت و هەر ئەوە بە هەڵواسراوی بمێنێتەوە هەڵبەت لە داهاتووە بەڕاستی بڵێن خەتەریاتێکی و کاریگەریەکی زۆر خراپی لەسەر هەرێمیش ئەبێت کە بەگشتی ڕەنگە وابێت ببێتە هۆی ئەوەی کە کێشە و مەشاکلی زۆر دروست بێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقیشەمە کێشەکانە بینین ڕۆژانە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانەوە تایبەتی لەلایەن دادگای باڵای فدرالی عێراقەوە ڕاست ئەمە ئەوەیە کە ئەمانە هەمووی نەتیجەن نەتیجەی ئەو ناکامڵیە سیاسیە کە ئێمە بە بەردەوامی ئێستا کردومان و نەمانتوانیوە بە شێوەیەک لە شێوەکان سوود لە دەستکەوتەکانی خۆمان وەربگرین ئەژینە بۆ لەم تەوقیتانەیە دەتگای فیدراڵی جەلسە دوای جەلسە لە دژی هەرێمی کوردستان قرار لە دوای قرار دەرەکە یعنی ئەمە دلیل لەوەی کە ئێمە سیاسەتەکەمان بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتێکی واقع بینانە نییە هەندێک جار لە بیرمانە چێت کە ئێمە چوارچێوەیەکی یاسایی دەستوریمان هەیە کە چوارچێوەی عێراقە پەنابینە بەر ئەم هێز و ئەم دەوڵەت و ئەم لایەن و ئەو لایەن کە هیچی پەیوەندی بە کێشەی کورد و هەروەها قەزی کوردی لە ناو عێراقا نییە لەبەرەوە تاکە چارەسەری کورد و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر بەم شێوەیە ئەوەیە کە ئێمە کێشەکانمان لە چوارچێوەی عێراقا چارەسەر بکەین و بتوانن پەیوەندیەکی تونند و تۆڵ هەم لە لێوان هێزە عێراقیەکان و هەروە هێزی ئەقلیمیەکانیش کۆمەلگای نێودەوڵەتیش هەبێت بەبێ ئەمانە ئێمە ناتوانین سیاست بکەین بەڕاستی کاک هاوڕێ
و ئەوەیە کە ئێستا ئیبینی لەوانەیە لایەنێک لە لایەنەکان ئیسیغلالی مووقفەکە بکە ئیسیغلالی ئەو کلێنانە بکە کە تۆ بەجێت هێشتووە دادگای فیدراڵی بێت هەر شتێکی تر بێ کە لە بەردەستیان زەفەرت پێبن و هەروەها لە دژی دەستکەوتەکانی تۆ با بڵێن بەکاری ئێهێنە کە ئەمانە واکە تۆ وردە وردە حەسڕ دەکات بچووکت دەکاتەوە دەسەڵاتەکانت لێدا ئەماڵێ وا لێکات کە هەرێمیشی بەدەسەڵات بەناچاری تۆ بەغداوکات و بەناچاریش لە ئاخیرە تۆ هەر بچیتەوە بەر دەرگای ئەوان لە دەرگای ئەوان بیت و دیسانەوە داوای دانوستان بکەیت و دانیشیت و بڵێ فەرمەوەی ئێستا هەیە چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین ئەمانە هەمووی ئەوە قەزەکە لێرە ئەوەیە کە ئێمە بتوانین سیاسەتێکی واقعبینانە جێبەجێ بکەین لە چارەسەرکردنی کێشەکەمە لە نێوان خۆمان و هەروەها ئەو لایەنە سەریشانەی کە لە ناو عێراقا دەستخۆش دکتۆر تاپ بەڵێ کاک حەسەنیانی ئەوەی کە بۆ نمونە سەرۆک مام جەلال و لە ڕێبازەکەی خۆیدا و لە بیر و بۆچوونەکانی خۆیدا ینی ڕۆیایی وا بۆ کە کێشەکانی کورد وەکو دکتۆر تاژ ئاماژەی پێدا ینی ئیلا دەبێت لەگەڵ بەغدا ئەم کێشانە چارەسەر بکرێت یەکنە کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو بچووکی و بەرەو مافخوران دەچێت ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو دوای ینی دوورکەوتنەوە نەمانی سەرۆک مام جەلال لە ساحەی سیاسی بینیمان ینی کورد گەورەترین زەرەری کرد بەڵام ینی پرسیارەکەی من ئەوەیە ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئێساشدا ینی هەنگاوەکانی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی لە بەغدا بینیمان جارێکی دیکە هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بردەوە بەرەو بەغدا و ئاراستی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و هەروەها ناوچە دابڕێنراوەکان و کەرکوشی بردەوە بەغدا خۆشبەختانە ینی بە هەوڵەکانی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی دوای چەندین ساڵ ڕاوەستانی مادی 140 ئەم مادەیە چالاک کرایەوە هەنگاوەکانی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ئاراستەیە چۆن دەبینن ئێوە لە ڕاستی ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ خەڵکی ناوچە ناکۆکان ئەوەیە کە هەنگاوێکی زۆر عاقلانە بینرا لە ماوەکانی پێشوور لایەن سەرۆک باوڵ تاڵەبانی ئەو بوو کە قورسایی خۆیان بردەوە بەغداد و لە بەغداوە هەوڵیان داوە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و چارەسەرکردنی ئەو کێشاڵواستراوانی نێوان بەغدا و هەرێم و ئەمە هەنگاوە دروستەکەیە لە ڕاستیە ئەمە تەواوکەری ڕویا و دنیابینی و فەلسەفەی ڕانشاد هەڤاڵ مام جەلالە بەڕاستیە بێ بۆ شێوازە کار بکرێ بۆی کە لە ئێمە عمقی استراتیژی کورد بەغدایە چونکە ئێمە بمانەوە نەمانەوێ هەرێمێکی فیدراالین سەر بە بەغدا هەندێک جار هەندێک ینی خودخوتەی مۆزوعی نەتەوایەتیە درێوە بۆ زوعەکەواتی گەێنرێ کە بەغدا یان بەغدا بەشێک بێ لە هەرێم ینی بە فوتیەکردنی و جوڵاندنی هەستی نەتەوایەتی خەڵکەکەەوە ینی ئالۆزەکرێ بەڕاستی ئەمە ئەنجامی ئەوەیە کە ئەیبینین ئەوەی هەنگاوە دروستەکەی ئەوەیە کە ئێمە بێت لە بەغدا وجودێکی بەهێزمان هەبێ و ساحەکە چۆڵ نەکرێ و یەکگرتوو بین لە ساحەی سیاسی بەغدا بۆی کە بتوانین زۆرترین مافەکانی خەڵکی کوردستان بەدەست بێنین لەو سەردەمانەی کە ڕەوانشاد هەڤاڵ مام جەلال لە بەغدا بوو زۆرترین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان بەدەست هاتووە زۆرترین پۆست بەدەست هاتووە و کورد سەردەمی زێڕینی بووە کە خاوەنی ینی هێزێکی معنەوی و سەربازی بەهێز بووە لە بەغدا و کاریگەر بووە بۆ ناوچەکەش بەگشتی بەڕاستی ئەو کاتانەی کە لە کۆشکی سەلام بوو هەموو گرفت و کێشەکان لەسەر دەستی ئەو چارەسەرکراوە ئەیتوانی تەنانەت کاریگەری لەسەر هەندێک وڵاتی تر هەبێ بۆ دەستدێشکردنی ئاشتەوایی و پێکێنانی بابەتەکانی کە ناڕوونیتیا بووە و کێشە و گرفت بوون بەداخەوە دوای ئەو فراخە گەورەیە ئێستا ئەوەی کە دڵخۆشکەرێ ئەوەیە کە ڤاڵ سەرۆک باڤڵ بەهێزەوە چۆتەوە بەغدا ینی وەکو تەلافی کە بڵێن نەتوانین بڵێن هەفتانە هاتچۆکە لەگەڵ لایەنە سیاسەکان دانیشتنەکە تاوتوی بابەتەکانەکە و یەکێ لە خاڵە گرنگەکان ئەوەی کە ئەوەیە کە مادەی 140 کارا کراوەتەوە و خۆشببختانە ئێستا خەریکی دانانی لیژنن و یانەوێ بیجوڵێنن و بەدڵنیاییەوە گەر هێواش بڕاتە پێشەوە باشتر لەوەی کە هەر بوەستێت چکە ماوەکانی پێشوو بە تەواوی وەسێنرابوو ئێستا ئەوەیە کە ئێستا دەست پێکرێتەوە و ئەو لایەنە سیاسیانەی تریش ئەبێ دەست بە ئەم دەستکەوتانەوە بگرن و بەهێزی بکەن و زیاتر پشتگیری هەڤاڵ باڤڵ بکەن بۆی کە بتوانێ داواکاریەکانی تریش جێبەجێ بکە ئەگەر لە بیرتان بێ کاتی بەشداریکردن لە
لەگەڵ ئیتاری تەنسیقی بۆ پێکێنانی ئەم کابینە نوێ یەکێ لە خاڵەکانی سەرۆک بافڵ ئەوە بوو گۆڕانکاری لە پارێزگارەکان کرێکە بە وەکالەتن لە نێوانیشانە پارێزگاری کەرکووک چونکە پارێزگاری کەرکووک ئێمە زانین استحقاقی کووردە و لە ناو کوردیشا استحقاقی یەکێتی نیشتمانی کوردستانە چونکە لە ماوەکانی ڕابردوو چەند هەڵبژاردن کرابێ کورتایە زۆری نەبوو لە ناو کوردیشا یەکێتی زۆری نەبووە چونکە ئێستا بەم شێوازەی کە ئەبینین زۆربوونی تعریب و خزمەت نەکردنی بەشێکی زۆری ناوچە کوردیەکان و نادادپەروەری و ئەنجامدانی هەندێک ڕێکاری نایاسایی و نادەستوری وەکەوەی کە لە ڕابردووە بینیمان دەربارەی زەوی کشت و کاڵی جوتیارانی کورد کە کاریان بۆ کردەوە دیسانەوە ئەم زەویانە داگیر بکەنەوە بەڵام لە ڕێکاری نایاسایی یاخود حیلە قانونی ئێمە زانین دوای ئەوەی کە حکوومەتی بەعز ڕووخا ئەم عەقدە زراعیانە هەمووی هەڵوەشانەوە بەڵام ئێستا هاتوون بە ناوی ڕەفع تەجمید العقود الزراعیە ڕێکارێکیان دۆزیێتەوە بۆی کە دیسانەوە دەست بەسەر ئەم زەویانەیە بگرن و کێشەی زەوی جوتیارانیان هێناوەتەوە ئاراوە بە پاڵپشتی هێزی سەربازی و پارێزگاری کەرکووک لە ڕاستیە دواتر بینیمان ئەمە لە ماوانەی ڕابردوو دوو جار قایمەقامێکی بە وەکالەتی ناردۆ بۆ داخۆکە داخۆک زۆرینەی پێکاتەکەی کووردە و خەڵکی دەرەوەی داخۆک قبول ناکەن بۆیە ئەمانە هەمووی پەیوەستە بەوەی کە تاوەکو چەند ئێمە یەکگرتوو بین و ئەو هەنگاوانەی کە لە بەغداوە ئەنجامەدرێن و ئەو یەکگرتووی کە لە بەغدا هەبێ زیاتر کاریگەریە بێ وەک لەوەی کە سەرۆک بافڵ بەتەنیا خۆی و مەسەن حزبەکەی کە بەیەکێت نیشتمانی کوردستان یاخود چەند لایەنێکی کەم لەگەڵی بن بۆیە هەر شتێکی باش لەلای هەر کەسێکەوە بوو پێویستە دەستخۆشی لێ بکرێ و پاڵپشتی بکرێ نەک بە منافس و بە نیاری خۆتی بزانی دواتر وا بزانی ئەمە زەرەری بۆ سەرتەوە بێت چکە بەرژەوەندی حزبەکان کەم و بچووکن و کۆتاییان پێدێ بەڵام ئەم بەرژەوەندیە باڵایانەی کە بەرژەوەندی نەتەوەیەکە وەکو نەتەوەی کورد هەتاوەکو هەتای ئەمێنێتەوە ناوی ئەو کەسانە بەرزەمێننەوە کە وەکو هەڤاڵ مامجەلال لە ڕابردووە لە خزمەتی خەڵک و گەلەکەیا بووە بۆیە ئێستا ئەو مای خۆشحاڵیە کە ئێمە لە ڕابردوو لە ئێستا شایبینین سەرۆک بافڵ هەنگاوەکانی زۆر هەنگاوی واقعین و بردنەوەی هێزی دیبلۆماسی و سیاسیەکەی لە بەغداوە دەست پێ کردوێتەوە ئەمە کارێکی ئاقلانی و گونجاوە و پێویستە هەموو لایەنەکانش پشتگیری لێ بکەن و ئێمە گەشتبینین بۆی کە لە داهاتووە ئەم ناوچە کێشە لە سەران لەسەر دەستی سەرۆک بافڵ و ئەوانەی وەکەوە بیرەکەنەوە کە تەکانێکدا بەرەو پێش و کێشەکان باشتر چارەسەر بکرێن و لە داهاتووە ئومێدی گەورەمان لەسەر هەڵچنیوە. دەست خۆشکاک حەسەن دکتۆر تا ینی جەنابەت ماوەیەکی زۆر لە بەغدا بووی و ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووی و لە گشت کێشە و قەزیەکان ینی ئەزانی کە چۆن مامەڵەی تیاکرا و نێوانی هەرێمی کوردستان و بەغداش پێویستی هەمیشە بە نەرمی نواندن بووە. ئێستا حکوومەتێکی نوێ هەیە لە عێراق ینی محەممەد شیع سۆدانی تا ڕادەیەک نەرمی نواندووە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ڕۆڵی یەکێتی بە تایبەتی لە پێکەنانی حکوومەتەیە ینی لە بەرچاو ژیراوە و ڕۆڵەکەی یەکێتی بەرز ڕۆڵێکی سەرەکی بووە. پێویستە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو لایەنە سیاسیەکان ئاراستەی پەیوەندیەکانمان بەرەو بەغدا بێ و بەرەو هێورکردنەوە بێ یاخود نەخیر ئێمە دەبێت ڕووبکەینە وڵاتانی دراوسێمان و لە ڕێگەی ئەوانەوە ینی داوا لە بەغدا بکەین کێشەکانمان بۆ چارەسەر بکە. لە سەرۆکی ئەمریکا 28مین سەرۆکی ئەمریکا کە وڵسنە لە دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانی بەیاننامێکی دەرکرد لە 14 خاڵ پێکات بوو بەندی 12 باز لەوە کات کە مافی چارەنووس بدرێت بۆ گەلانەی کە لە ژێردەستی دەوڵەتی عوسمانیا بوون. لەو سەردەمەیە کە جەنەڕاڵێکی کوردی لە ناو سوپای عوسمانیە کە شەریف پاشا بوو هات لە دەرگای مؤتەمەری پاریسیە کە لەو سەردەمە گیرابوو بۆی حەق و مافی گەلی کورد بچەسپێنن لە دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانیە. و دواتر پەیماننامەی سیڤەری لێکەوتوو بەندەکانی اعترافی کامل وە کورد و بەداخەوە دوایەوە ئەوەی کە بەسەری هات پەیماننامەی لۆزان بوو. قەزەکە لێرە چییە مەبەسەکە لێرە ئەوەیە کە ئێمە بە شەڕ و بە جەنگ ناتوانین یعنی بە تاریخی خۆمان ئەگە بڕۆینەوە نەمانتوانیوە تا حدێکی زۆر بڵێن مافەکانمان بەدەستبێنە بە تەواوەتی بەدەستبێنێ هەرچەند جوتنەوەی ڕزگاری خوازی کورد بڵێن هەرێمی کورد نەتیجەکەی کە دوایەوە یەک ئەوەی کە لێکەوت و کە ئێمە سەتایژین بەڵام ئێستا سەردەمەکەی جیاوازە جیاواز سەردەمەکەی ئەوەیە کە ئێمە سیاست بکەین سەردەمەکەی ئەوەیە کە ئێمە
بە چاوێکی واقع بینانە و سیاسی و دیبلۆماسی و بڕوانینەوە قزەی خۆمان لە بەغدا. ئێستا ئێمە پێویستیمان بۆ نییە بین با بڵێن بروشەرێک هەڵواسین و بڵێن کورد قەدر لێکراوە ستەم لێکراوە نازانم چی ئەم لەو دروشمانە وردە وردە کۆتایی هات خەڵک بێزار بوو ڕەنگە لایەنە عێراقیەکانیش هەر بێزار بوون کۆمەلگای نێودەوڵەتیش تێگەیشت ئێمە تەسیحمانداوە بەڵێ شەهیدێکی زۆرمانداوە بڵێن کاریگەریەکی زۆری خستە سەرمان و بنیەی تەحتی ئێمە کاول بوو لە ئەنفالەکان و کۆمەڵی خەڵکی زۆرمان لەو لەسەر قەزەی خۆمانە شەهید و بێسەر و شوێن بوون ئەمە تێگەیشتین تا ئێرە لەمەوە دوا چی بکەین یانی هەنگاوی داهاتوومان چییە؟ گرنگیەکە هەنگاوی داهاتوومان ئەوەیە کە ئێمە بە تەواوەتی مافەکانمان بچەسپێنین و هەدەفی تازە و ئامانجی تازە بێنین نەکایەوە هەر ئەو قاوانە کۆنە لێ نینەوە کە چووکە خەڵکەکەش بێزار بوو گرنگەوە بەدڵنیایی ینی خەڵک ئێستا چاوەڕێیە بەرهەمی تێکۆشانەکەی ببینێ چاوەڕێیە کە ئاسانکاری لە ژیانیا هەبێت چاوەڕێیە کە خزمەتگوزاری هەبێت کە چاوەڕێیە کە سیاسەکان و حیزبە سیاسەکان بەڕاستی لە خزمەتیان هەبن چاوەڕێی ئەمەیە ئێستا چاوەڕێی هیچی تر نییە لەبەرەوە کاتێک کە ئێمە چین سیاسەتی شەکین لە عێراق لە چ لە کوردستان و چ لە عێراق ئەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە واقع بینانە سیاست بکەین لەسەر ئەساسی منطقی سیاست بکەین لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە هاوبەشین نەهاتوین لە دەرگای تۆ بین حەقمان بەرێ حەقمان هەیە تەواو ئێمە هاوبەشین هاتوین ئەوەی کە لەسەری ڕێکەوتین وردە بتوانین لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی خۆمانە سەرفی بکەین و خۆشگوزەرانی فراهەم پراکتیزەکەینەوە ئەو مافانە ئەمە ئیتر ئەمە ئێستا ئەوەیە کاتی ئەوەیە لە دەستورە مافەکانم چەسپاوە زەڕور نییە من هەموو دقەیەک هەروەکو قاوانلی بەبەوە بۆ خەڵکەکە زمانەکەم چەسپاوە شوناسی من چەسپاوە حەق و مافی من چەسپاوە تا حەدێکی زۆر و پێویستەکە ئێستا شەڕی ئەوە بکەین بەڕاستی ئەو شوێنانەی کە حەقی منە کە لە چوارچەوەی مادەی 140 لایە بەڕاستی ئێمە بتوانین بەو سیاسەتە واقع بینانی خۆمان کە چۆن هەڤاڵ مامجلال و شەریف پاشا و دەیانی وەکو ئەوان هاتن لە دەرگای کۆمەڵگای نێودەوڵەتیانە کە مافەکانمان زیاتر بچەسپێنن لەو چوارچەوە لەو خاکێک کە خۆمان ئیبا و باپیرانمانە و تایە ژاوین و تاریخ و هەموو شتێکی خۆمانی تیا ڕنگانەوەی تیا هەیە و تایە چەسپاوە لەبەرەوە پێویستە کات ئێمە هەنگاوی داهاتوومان سەردەمی داهاتوومان سەردەمێکی تازە بێت سیاستکردنمان سیاستێکی تازە بێت سیاستێک کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکا بێ بۆ هیچ نەبێ ئێمە بتوانین پشتیوانی کۆمەڵانی خەڵکمان پێ بێت ئەو مەزبەتەیە کە لە سلێمان لە کورسانی ڕۆژهەڵات و لە کورسانی خۆمانە کە لەو سەردەمە لە 1990 کە نێررا بۆ شەریف پاشا ئەو مەزبەتەیە پێ بێت کاتێک کە چینە بەغدا ئەمە مهمە ئێستا ڕۆژەکەی کە جەرابتەڵێ بەڵێ ئەمە مهمە ئەوە ئەتوانین سیاست بکەین بەبێ پشتیوانی کۆمەڵانی خەڵک بەڕاستی ئێمە ناتوانین هیچ هەنگاوێک بنین و هەنگاوەکانیشمان لە سیاستکردن وەکو ئەحزابی کوردی لە بەغای بەڕاستی بێ هەنگاوی واقع بینانە بێت لەسەر خەیاڵ و خەیاڵپڵاوی شاعیر و یاخود خەیاڵپڵاوی دنیای فەنتازیا ناکرێت ئێمە دنیایەک دروستکەین بەڵام نەتوانین خۆمانی تیاجێک هەڵخەڵەتاندن نەبێ بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر تاها محەممەدەمین ئەندامی خولی پێشوون جومنی نوێنەران کە لە سودۆ لەگەڵ مابووی لە بەرنامی پانۆراما هەر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک حەسەن عەلی یاساناس کە بە سوپاس و جەنابی شار لە سودۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵ مامون لە بەرنامی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێ شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ